لاوەند نادر قوتابی پۆلی چواری ئامادەییە بۆ ڕۆژی جیهانی خوێندکاران و قوتابیان دەڵێت جێگەی داخە حکوومەت خەمساردا لە جێبەجێکردنی داواکاری مامۆستایان و قوتابیانیش زەرمەندن لە داخستنی قوتابخانەکان. منوەکو قوتابیەک پێم وایە کە داخستنی دەرگاکانی قوتابخانەکان بۆ ئەم ساڵ بۆ ساڵی 2023-2024 زەرێکی گەورەی لێ دەکەوێتەوە، دەبێتە هۆی دواکەوتنی پرۆسەی خوێندن و دەبێتە هۆی دابەزینی ئاستی زانیاری و معریفەی قوتابیان و گەلێکیش کە زانست و معریفەی نەبێ بەڕاستی گەلێکی دواکەوتووە لە چاو وڵاتانی پێشکەوتووە. نۆکو ڕۆژی جیهانی خوێندکاران پێم وایە مای شەرمەزاریە کە تا ئیسە 2 مانگ چوو بێت بەسەر پرۆسەی خوێندندا و هیچ بەدواداچوونێک نەکراوێت بۆ پرۆسەی خوێندن و حکوومەت خەمسارد بێت لەوەی ڕوودەدا لە پرۆسەی خوێندندا. ناوم ئاوەیە و لە قوتابخانەی سالمم لە پۆلی پێنجەمی بنەڕەتی و هەمووی حەز دەکە بگەڕێتەوە قوتابخانەکان، بەڵام مامۆستاکانیش مافی خۆیانیان هەیە کە مەعاش بدرێ. ئێمە چەندێکە ئەوەتین لە ماڵەوە قریبی 2 مانگەوتین لە ماڵەوە و هەمووی حەزەکە دەرگای قوتابخانەکان بکرێتەوە. زیاتر لە 2 مانگە مامۆستایان لەسەر شەقا من و داوای موچەکانیان دەکەن، جەختیش دەکەنەوە، بەردەوام دەبن لەسەر ناڕزایەتیەکانیان و درێژە بە بایکۆت دەدەن تا حکوومەت دێتە سەرخات. ئێمە لە سەرڕای پیرۆزبایی لە سەرجەم قوتابیانی بێنازی کوردستان کە حکوومەت کارێکی کردووە ئەمڕۆ دوور بن لە ناوەندەکانی خوێندن، ئێمە بەردەوامە بین و بۆ داوایەکی ڕەوای خۆمان ئێمە لەسەر شەقامین و قوتابیان و خوێندکارانیش بە سپاسەوە پشتیوانی داواکانی مامۆسایانن و ئێمە بەردەوامە بین لەسەر ئەم داوای خۆمان ئەتا ئەو کاتەی حکوومەت بەدەممانەوە دێ و داواکارەکانمان جێبەجێەکە. هەفتەی تشرینی دووەمی هەموو ساڵێک بە ڕۆژی جیهانی قوتابیان و خوێندکاران دیاری کراوە، بەڵام بەوەی دواکەوتنی موچە دەرگای قوتابخانەکان لە بەشێکی کوردستان هێشتا نەکراونەتەوە و قوتابیانیش بە جۆرێک لە جۆرەکان سارد بوونەتەوە لە کۆششکردن و هەوڵدان بۆ گەیشتن بە خەونەکانیان. گەرچی ئەمڕۆ ڕۆژی نییە، بەڵام ڕۆژی جیهانی قوتابیان و خوێندکارانە. زیاتر لە 2 مانگە پرۆسەی خوێندن دەستی پێکردوێتەوە، بەڵام لە نێوەی هەرێمی کوردستان مامۆستایان لەسەر شەقا من و داوای مافەکانیان دەکەن. قفڵی دەرگای قوتابخانەکانیش هێشتا نەکراونەتەوە. سامان فەتاح، کەناڵی ئاسمانی پەیام، هەڵەبجە.